اف 4 ساڵە ئەم هاتینەوە گەریاینا ئەم الوان خەربێدەنێت هەڵقەسەبی کەون ئەمش بەر نەگەردووی مەبوو مشبەر هاتن خۆدە تقریبا مۆڕەتین پانە باران هات و بخۆدێت تعویدەک نەدانەمە تشتێکشمەرە نەهاتێکردن ئەف 4 ساڵە ملبی هەیکەری نەبوون هێک هەفرەمەتی و بخۆدێ مساعدەیەکەمە یەکی نەکریە تشتێکشمەرە نەکرینە و بخۆدێمە تێرە خودی و 8 زلامش ماڵەمە چوون و داکاوان سەر نا وما هەستێکی خۆشی هی نەدیتێ مەقبەریمە ڕانەکردنەی سۆلاخ خۆدێت تشتێکشمەرە نەهاتیەکردن و مەدویا ملمالێت خۆ بە گەریابان یا جەکی مەچێ کردبانە بەسەر بەرتاقیت خەڵکی خۆدێم 20 ماڵش نهۆرش اش کۆچۆ ملڤی تڵقەسەبێ کە بندەینە و خۆدێ هەنەک چوونە تەل بنات و خۆدێ هەنل شنگالن و دیبدە شخۆرە چوونەوان وانە منتەقا شەمالی چوونە شاریاوانش بێ ئابی چوونش ڕەزیلی ئاری بخۆدێ گۆ ئابامە 6 ڕۆژە نایە ئەبتەرم بێرەش خۆرە پیکەم کات کێشن و ئەو دەبیات کردنوتین دەبێ جەبعیش و حاڵ خۆدێ بە 8 9 ساڵە من ڕۆژێکە خۆش نەدیتی نەبخۆدێ مە تشتێک نەدیتە کل و دەرنەتی مە 100 جاری گوتیە خوازی ڕۆژە هەڵمە هاتی ئەم داعشم خالاس کردمانە نەمش بەیەکی ڕەما يا خودی ومیراتبو سر کوتکو ببختادا قلت نقوم مريتي في شارتن قرنا منكوبة قلت بلاكتك بنقري هكا ما كان تيدا مربانجي ما في من خربت خو بقريبان لنا ما بو حكومة بو ودولة بو خودي مالا ما بده جا خراكر انه ابجكي خودي كان بقريبان ما ماشي وش خوره هناك عمارة لي كربا كرتان من دمام مستعدينا ما كربان من البرتاقي خلقي بان خودي ب 4 سالا ما حمري خو همو بيبر رزيلو ربانيا مال كمبا ديتي وما هات البان خربت تلقى سبجي ديتي وجواميرة تقصير نكرش مرة خربت خوش مرة فالا كرنو دانا ما مصل بي جارو متيدين اللي بخودي حالي ما يراسينا براستي خودي مساعدەیەکش مرە نەهاتەکردن هاتا بێ دەقیقەی 8 9 ساڵە ئەمی هەڵ دەری دەرتۆرانە و دیمە ملوارەکی بارتکن و لەکی داتین خۆدێ سێ 4 مالمە ویت گوهاستین هیچ کەم گەشتی نەبر دەبێجا ساغڵێ سەلامەش چرە بخۆدێ کەش ڕۆژە بەریدەم هەموو پێک بە غەولاند بانە پێک بە تەیارێ مادا بە شمارەش بی حالی خۆشتر بە غێر عەبدان یە سەری 24 سەعاتە چاغێ گوندی مەحاسر تەیارە ڕاستەر بوو هەکە تەیارێ بەبێ خەلاس نەتبوو همو پیک بکرنا مدرسه بخاینتی مالا همه خراب کرنو و یکی تشتکش مرا نکرد خود دولت مالا ملحفتی مالی بلاکر نستمری تشتک خود مدوی حکاب گندکی باشرینو کرن براسیم اوید کل در الخربیت خالکی دا مدوی چیقه کی فرعکی مزود چکنم بکبنی دا ام بس البرنامج خالکی بنام بگهنه یکودو و نابی کوچو و ندانه ما ابیک جیش دویش حکومتی وش دولتی عارف خودی ما مشکل ما اوهن همو زن چپ سری کوچوهات اب گند همو میراتی خرابایا به حتام نمرنم نو گندکی هون کرنا باک یکش ما همو که خودی حقیقت نقل بلوکش یکش ما نقد